لێک لە ڕووداوەکان لە ئەوروپای کە ڕوویدایە وەختی خۆی شێخ محەممەد حەسان دەجێرتەوە دەڵێ لە مەرکەزێکی ئیسلامی بووم والله ئەعلەم لە وڵاتی ئەمریکای دەڵێ کەسێکیان هینا دەیویست موسڵمان بێ دەڵێ ئەو کەسە خانوویەکی زۆر فرەوان و زەبەلاحی هەبووە ئەو شەوەی پێشی بیهینە لای ئێمە ویستیتی لەو خانووەی خۆی کە لەسەر لێواری ڕووبارێکی بووە خۆی ئینتیحار کا و بکوژێ چەند جار ویستیتی بەڵام دوایە کە بێهۆش بووە خەوی لێکەتیا ئەو جار بەیانیەکەی پەشێمان بوویتەوە و هاتی تەیەکێک لە کارگەکانی خۆی کە مسلمانێکی سووری لەوێن دەرێکە کرێکار بووە لەو کارگەی ئەو پیاوە دەوڵەمەندە ئەمریکیەی دەبینی مسلمانە سووریەکە دێ و دەچی پێدەکەنی بە زەردەخەنەوە و ئارەقەی پێدا دەچۆڕێتەوە و ئەویش بانگی دەکا ئێرەی مسلمانە سووریەکەی دەگری یەخەی دەگری پێی دەرێ وەرە بزانمەت و ئەو پێکەنین و خۆشیەت لە چییە هەر جاری هاتبمە ناو مەعمەل و کارگەکەم دەبت بە زەردەخەنەیە ڕۆژێکی نەمدیتیە خەفەتبار بی ئەویش دەڵێ لۆ خەفەتبار بم ژیانم هیچ عیبی نییە دەڵێ کو عیبت نییە ئەو معاشە و بژێوەی ژیانت لە لای من دابین دەبێ دەزانم چەندت دەدەمێ ئەوەندەش لەسەر قەردار دەبیەوە هەموو ڕۆژێ بە ئارەقاییەوە دەچیەوە لە وڵات و لە ماڵی خۆت دووری چۆن کێشەت نییە دەڵێ خەم کێشەم نییە چکە بڕوادارم ئیماندارم دەڵێ لۆ ئەوی بڕواداربی کێشەی نییە دەڵێ بەرێرەوەڵە کێشەم نییە دەڵێ لۆ دەرەچکە پێغەمبەرمان فەرموویتی عەلەیهی السەڵات وەسەلام عەجەبا لئەمری المؤمن ئین ئەمرەه كله له خەیر پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام سەرسوڕمان بۆ ژیانی بڕوادار و ئیمانداری هەموو ئیش و کارەکانی ژیانی بۆ ئەو خەیرە ئین ئەصابەه سەڕاء شەکەرە ئەگەر خۆشی و بەرفرەوانی بێتە بەردەستی مەغرور نابی شکرانەی خوای لەسەر دەکا وإن أصابته ضراء صبر ئەگەر ناخۆشی و زەحمەتی بێتە سەرڕێی سەبر و ئارام دەگری ئەوەش ئیلا لۆ بڕوادار و ئیمانداریە لەبەر هەندێ ئەمن ئێستا سەبر دەگرم لەسەر ئیشەکەم بە حەڵاڵی ئیشەکەم دەکەم ئەو بڕە پارە و بژێوەی ژیانم بە مرتاحی دەیخۆم ئارەقەی نیوچاوانی خۆمە بیر لە هیچی دی ناکەمەوە دەڵێ گوتی ئەگەر ئەمیش ببمە ئیماندار ئەمریکیەکە ئەو پیاوە زۆر دەوڵەمەندە ئەو هەموو کارگە و مەعمەل و خانی و شتانەی هەبوو ئەمیش ئەوها مرتاح دەبم دەڵێ پێی گوت کەسە سووریەکە گوتیارێ وڵات توش ئەوها مرتاح دەبی بە خانی قەت مرتاح نابی هەتا ئیمانت نەبی گوتی وەرە ڕێگای ئیمانم پێ نیشاندا دەڵێ دەستی گرت بوو کرێکارە سووریەکە گوتی وەرە دەتبەمە ئەو مەرکەزە ئیسلامیەی ئەمن ئەوەندە زۆر شارەزای ئیسلام نیمە هەندی مامۆستایەکانی لەوێنە هینابیە لای شێخ محەممەد حەسانی شێخ محەممەد حەسان دەڵێ پێم گوت دەبا بڕۆین بچینەوە خانی و بەر و ماڵەکەت ببینم بزانم چت هەیە لۆ خۆت ئینتیحار دەکەی دەڵێ گوتی خانوویەکی سێ تەبەقەم تازە دروست کردیە هەر هەموو خانیەکەم هەندێک دینگەکانی نەبی هەمووی لە شوشەیە لە جامی دروستم کردیە هەندە دەوڵەمەندم ڕەنگە سەرکردەکان لە وڵاتانی ئەوروپای ئیرەیم پێدەبن حەسوودیم پێدەبن لەگەر ئەوەیدا چ ئافرەتێکی زۆر بەرچاو و جوانی دنیاە هینایتم کردیتمە خێزانی خۆمیان لەگەرم ڕابواردیە قەت مرتاح نەبوویمە چەند پارەم هەیە زۆرم لێ زیادە قەت مرتاح نەبوویمە ئەو خانووەم چوومە لای دکتۆری نەفسی پێم گوت زۆر قەلیقم جاروەیە دەموێ خۆم ئینتیحار بکەم گوتی بڕۆ خانوویەکی بکە شوشەبی دەرەوەت لێ دیاربی هەردەم لەسەر لێواری ئاوێکی بی ئەوەندەی باخچە و شینایەتی بی هەموو شتەکانت ئۆتۆماتیکی بی و کۆنتڕۆل لە دەست خۆت دابی ئەوانە هەر هەموو هەبیەوە خۆشیەکانی ژیانە مرتاح دەبی دوور بە لە مەعمەل و شتەکان ماوەیەکی دەڵێەوە من 3 مانگە چوویمە ناو خانیەکەم ئەو جار 3 جار ویستیتم لەو خانیەی خۆم بکوژم ئینتیحار بکەم قەت مرتاح نابی لەبەروەی لا إله إلا الله محمد رسول الله لە دڵدانیە لەبەروەی لایەنە معنەویەکەی نییە شێخ محەممەد حەسان دەڵێ لەگەری سواری سیارەی بوون چووینە قەسرەکەی هەموو شوشە بوو دەرێ سیارە و ئۆتۆمبیل لە گەراجی کە ڕابوەستا بە ئەگەر بەفری لەسەر بباری باو لە ژۆرێ بە کۆنتڕۆلی لە خیلالی 5-6 دقەی هەموو بەفرەکەی دەتانی لەسەر بتاوێنتەوە ئیشیش بە سیارەکەی بکاوەچی دێن سوار دەبن بە پاتریش دەڕوا بە بنزینیش دەڕوا هەموو مواسەفاتێکی متەتەویری تێدایە دڕعیشە و کەس گولەش نایبڕی دەڵێ گوتم بابەت و لەو هەموو خۆشی و ناز و نیعمەتانەدای لۆها قەلیقی
دەڵێ وڵا قەلیقم شێخ ئەو شۆویستیتمها ئەو بە لە کۆنەی دەبینی چوویمە سەروێ 3 جاران ویستیتم خۆم هەردەمە ناو ئاوەکەی و ئینتیحار بکەم و بمرم و بخنچێم. دەڵێ وزە شێخ محەممەد حەسان ئاەتەکانی لۆ خوێندەوە دەڵێ پێم گوت دەزانی ئیچیاوە دەڵێ ڕووم تێکرد و پێم گوت من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون سورة النحل آية 97. دەڵێ پێم گوت خوا دەفەرمێ هەر کەسێک عملی چاکەی بکا لە نێر و لەمێ بەس بڕوادار و ئیماندار بی هەتا ئێوارێ کافر چاکەی بکا و مادیاتیشی هەبیتن قەت دڵی مرتاح نابی بەو مەرجەی ئیماندار بی و مسلمان بی خوا فەرمووی ژیانێکی زۆر خۆش و مرتاحی پێدەبەخشم دڵی دەدەمەوە مرتاحی دەکەم و لە قیامەتێش بە باشترین شێوە پاداشتی دەدەمەوە لەسەر ئەو کردەوە چاکانەی کەوا کردیتی ئەتو ئەوەت کما بەڵام ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا دەڵێ و ئاەتەم لۆ تەفسیر کرد هەر یەک پشت بکاتە قورئان و ئیسلام و مسلمان نەبیتن و بڕوادار نەبی ژیانێکی تەنگ و ناخۆشی پێدەبەخشم خوا دەفەرمێ چەند پارەی هەبی و دنیای هەبی و ئافرەتی جوانی لە بەردەستی دابی و هیچ لە بواری مادیات کەم و کورتیشی نەبی. دەڵێ گوتی زوو لە هانام وەرە ئەی شێخ چ بڵێم ئێستا ئەمن مرتاح دەبم دەڵێ پێم گوتمە قوتابیەکانیش تەمەشای بکەن دەڵێ پێم گوت برێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله دەڵێ هەرکە ئەو شەی گوت لە هاڕشتی گریانەیدا دەڵێ قوتابیەکان گوتیان شێخەوە وا لە خۆ دەچی لەگەر گریانێ دەڵێ بگریێ هاوار کە بگریێ دەڵێ گوتم ناوە لە خۆ چوون نییە ئەوە هێدی ئەو گریانە ژەنگەکانی کوفر و شرکی ناودڵی خاوین دەکاتەوە لێی گەڕێنەگاتە سعاتێکیش بگریێ وازی لێبینن با هەر بگریێ دەڵێ 41 دقە گریا لەسەر یەک ئەو گریانە و ئەو فرمێسکە ئەو جەدوایە دەستی بە پێکەنینێ کرد دەڵێ دەستی لەملی من کرد ڕدێنم ماچکە ڕوومەتم ماچکە دەستم ماچکە کوڕە گوتی مرتاحم ئێستا کە ئەمن شێخ ئێستا کە حەز دەکەم بژیم لە دنیایەدا ئەوە چ بوو فێری منت کرد ئەو دەرمانە چ بوو داتە من کوڕە ئێستا دڵم زۆر مرتاح و خۆشە ئێستا من مسلمانم الحەمدولله دەوەرە فێرە دینم بکە دەڵێ وجە دەستم توند گرت و سیارەکەم پێ لە گەراجی هینا دەرێ هینامەوە مەرکەزی ئیسلامی لەوێن دەرێکە دەرسم پێگوت دەڵێ معمەل و شتەکانی تەسلیمی محامیەکی هەبوو کردی ماوەیەکی زۆر چەند مانجێک دەرسی لە لای ئێمە خوێند و بۆ یەکێک لە داعیەکان ئەو داوای دەکردەگۆ کورەوەرن مرتاحی لە ئیسلامدایە دەڵێ نێو چاوانی کرێکارە سووریەکەی ماز دەکرد دەگە وەڵڵا برام حەقتە تو ئەگەر هیچیشت نەبی لە دنیای چونکە ئیمان و ئیسلامت هەیە مرتاحی بەڵێ ئەگەر ئەوها مرتاح بین ئیمان و ئیسلاممان هەبی بیر لە قیامەت بکەینەوە بە دڵنیایی قەت پەنا نابین لۆ خۆ کوشتنێ و لەبەروەی خۆ کوشتن دەردێکی کوشندەیە.